سەبارەت بە ئەو گۆڕانکاری لە نرخی کاربای مۆلی داهلیەکاندا کراوە ناڕزایی هاوڵاتیانی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا لێکەوتوتەوە ئەم نرخە بۆچی لە ئێستادا بەرز بۆتەوە لەگەڵ ئەوەی بە شێوەیەکی بەرچاو نرخی تاوی کاڵەکانی دیکە لە بازاڕەکانی جیهان و ئەو کاریگەریشی دیارە لە هەرێمی کوردستانە بەدی دەکرێت بەشێکی دەگەڕێتەوە بۆ گۆڕانکاریە جیهانیەکان لە نرخەکان و کۆمەڵێک بابەتی دارایی و ئابووری کە ڕووی داوە بەڵام لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان گلێەوە دەکەن کە گیرفانی ئەوان توانای هەڵسۆڕاندنی ئەو نرخە زۆرەی نییە کە بەسەر نرخی کاربای مۆلی داهلیەکاندا هاتووە لە ئێستادا کە وەرزی هاوینە دواتر وەرزی زستان دێتە ئەراوە ڕەنگە دیسانەوە ئەم گۆڕانکاریانە ڕووبداتەوە من لەسەر ئەم بابەتەوە هۆکاری سەرەکی ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەودا دەکەم پرسیارەکانی ئێوە لە وەردەگرمەوە میوانەکەم بەڕێز تاریق سەمینە کە بەڕێزیان سەرکی کۆمەڵەی مۆلی داهلیەکانی سلێمانین ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاک تاریق سپاس بۆ ئامادەبوونێت نرخی کاربای مۆلی داهلیەکان گۆڕانکاری بەسەر هاتووە من ناڕزایی زۆری دروست کردووە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستانیشە ئەم نرخە بۆ گۆڕاوە خۆی نرخ پابند بەوە نییە کە هەموو مانگێک یەک نرخ بێ هۆکارەکە لەبەر ئەوەی مۆلی داهلیەکان بە کاتژمێری کارکردن ئیشەکەن کاتژمێری کارکردنەکەیش ئەگەر کارەبای نیشتیمانی کە خراپ بێت واتە کارەبای نیشتیمانی زۆر بڕینی تیا بێت چی زیاد ئەکا ئیشکردنی مۆلی داهلیەکان کە مۆلی داهلیەکان ئیشی زیادکرد نرخ بەرەسە بێتەوە دوای ئەوە گاز ئێمە گاز بە 410 دینار بوو ئێستا گاز لە سەر و 1000 دینارەوەیە ئەم گازە هەموو سیعرەکان ئەگۆڕێ نرخەکان لە مانگەکەی ئەگۆڕێت بۆ نمونە ئەگەر گاز بە 410 دینار بواە وەک ساڵانی ڕابردوو ئێستاش ئەوەندە کاری مۆلی داهلیەکان 289 ساعت کاریان بکردایە لە باتی 15 بۆ حەڤە لە سلێمانیا وەرگیرایە ئەو کاتە 8,000 دینار وەرئەگیرا یعنی دوو قات گازەکە هۆکارە بۆ بەرزبوونەوە زیاتریش ئیشکردنی خاوەن مۆلی دەکات باشە کاک تاریق ئێستا کاربای مۆلی داهلیەکان چەند سعات کارەکەن ئێمە بەرنامە لە مانگی شەشەوە لە یەکی شەشەوە بۆ 24 کاتژمێر هەر کاتێک کارەبای نیشتیمانی ببڕێت مۆلی داهلیەکان ئیشەکات بەرنامەی نییە نازانی ڕۆژانە 10 ساعتە 4 ساعتە 5 ساعتە علاقەی بەوە نییە چکە لەبەر ئەوەی تۆ بەرنامەت 24 ساعتە باشە ئەمە داواکاری خودی خاوەن مۆلی داهلیەکانی شاری سلێمانی و مۆلیدەکانی دیکە بووە یاخود هەماهەنگیەک هەیە لەگەڵ حکوومەتە حکومدە بەباشی زانیەوە گۆڕانکاری لە ڕێخی گاز و کۆمەڵێک بابەتی دیکاکراوە بۆی ئەم بڕیارەدراوە لە هۆکارەکە دنیا گەرمە کە کارەبا بۆتە 24 ساعت داواکاری هاوڵاتیانە چکە خەڵک ناتوانێت یەکی شەو کارەبای نیشتیمانی ببڕێ و مۆلیدەی نەبێ فێنک کەرەوەیەک نەبێت چۆن نتوانێت لە ماڵەوە بێت خۆی ساوک جاران نیە خەڵک لە دەرەوە بخەوێ هەمووی لە ژوورەوەی ناچارە ئەبێت کارەبا هەبێت داواکاریەکە ئەوەیە ئەینە خاوەن مۆلیدەکان پێیان باشە ڕۆژی 6 ساعت 8 ساعت هەتا 8 ساعت بە دوو کاتی جیاواز کارەبا بن و زیاتر نەدەن لەبەر ئەوەی ئەمپێرەکە ئەوەنە زۆرە پارەکەی بە حەقەت یانی بۆ خاوەن مۆلیدەکەش بۆتە بارگرانی هاوڵاتیەکە لە باتی ئێستا 4 ئەمپێری هەبێ ئەگەر 7,500 بە 7,000 دینار بە ئەگەر 4 ئەمپێری هەبێ و 5,000 دینار بە 20,000 دینار بە یعنی زۆر کار ئاسانی ئەم بۆ خاوەن مۆلیدەکان بۆ هاوڵاتیەکەش بەس کاک تاریق ئەم نرخی کە ئێستا دانراوە 15,500 تا 7,500 ئەم نرخە زۆر نییە بۆ گیرفانی هاوڵاتیان لە ئێستاە ئاخری زۆرە بەڵام خۆپارەکە بۆ گیرفانی خاوەن مۆلیدەکەش ناچێت خۆی ئەمێ تۆگەر بۆ گیرفانی خاوەن مۆلیدەکە بچوایە ئێمە هەموو کەس ئەیوت زۆرە بەڵام ئەم پارەی کە تۆ لە گەڕکێکا بۆ نمونە ئەگەر 1000 ئەمپێری هەبێ ئەگەر 15,000 دینار وەرگێ 15 میلیۆن دینارەکە 15 میلیۆنەکە ڕاستەو خۆ بە توێژینەوەیەکی بە داتایەکی بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی لەلایەن ئەندازیارەکانەوە کراوە 12 میلیۆن نوی ئەچێ بۆ گاز ئەمە بێ هیچ شتێک تۆ بێ 12 میلیۆن لەو 15 میلیۆنی کۆیەکەیتەوە 12 نوی بەر بە گاز ئەجا دوای 12 میلیۆنەکە کاگا بۆ 15 میلیۆنەکە 2 میلیۆن نیوەکە بۆ کارپێکەر و بۆ قانجازی خاوەن مۆلیدەکە و بۆ ئەشیای دەگ و بۆ شکانی مۆلی دەکامێنێتەوە ئەگەر پارەی گاز نەبێ منیش ئەڵێ منەک من هەموو کەس ئەڵێ دڵنیا بە زۆر 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 یعنی زیاد لە حەد زۆرە ئەگەر پارەی گاز نەبێت 3,000 دینار بۆ ئەمپێرێ بۆ خاوەن مۆلیدەک ئێستا لە تا ئەمڕۆ لە 1000 بۆ سەرەوەیە پێشتر چەنە بوو ئێمە پێشتر یەک ساڵانی ڕابردوو گازمانوەەر ئەگر بە سعری پاڵپشتکراوی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامان سروشتیەکان بە 410 دینار ئەم 410 دینارە هەتا 1000 دینارەکە هەمووی لەسەر گیرفانی هاوڵاتی ئەدرێ خۆی ئەمە کێشەکە لەمەیە بەرز بۆتەوە
خاوەن مۆلیدەکە بە 400 دینار گاز بکڕێ ئەمپێرەکەی 15000 بێ 7000 دینار وەرەگرێ بەڵام ئەگەر بە 1000 دینار گاز بکرێ ناچارە 15000ەکە وەرگێ خۆت ناتوانێت لە گرفانی خۆی پارەی گازەکە بدە. باش ئەم سعری کە ئێستا دیاریکراوە ڕاستەوخۆ لە مانگی حوتەوە کە ئەو مانگێ هاوین تێدا دەست پێ دەکات. ئەم نرخی کە ئێستا دیاریکراوە و پێدانی ئەو کارەبایی کە لە ئێستادا مۆلیداهلیەکان دەدەین بە هاوڵاتیان گۆڕانکاری بەسەردادێت لەگەڵ فێنک بوون و لەگەڵ هاتنی وەرزی پاییز و زستاندایان ئەم نرخی کە دانراوە کاتیە. ئەم نرخە بەس بۆ مانگی 6 بووە. ئێمە هەموو مانگێک لیژنەیەکمان هەیە بەڕێز قایمخای مەرکەزی سلێمانی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی چاودێری بازرگانی بەڕێوەبەری ئاسایشی ئابووری کۆمەڵی مۆلیداهلیەکان کۆبوونەوەیەک ئەکرێ ئەم نرخە دانرێ هەموو مانگێک گۆڕانکاری بەسەرادێ ئەم مانگە ئەم پارەیە بە سیمانگی 6 بۆ لەبەرەی پارەی مۆلیدا پاشەکیە پێشەکی نییەوە تا 30 ڕۆژ کارەبا دووەر ئەگرێ ئەو هاوڵاتیە دوای 30 ڕۆژەکە ئەنجا نرخ دانرێ پسۆڵەیەکی بۆ ئەکرێ لەسەر ئەو پسۆڵەی پارە وەرەگرێت. باشە ئەم نرخەواتە کاتیە. بەڵێ کاتی. باشە لە دوای مانگی 6 نرخەکە چی لێ دێت؟ نازانم زیاترە بەیان کەم بەپی پێشبینیەکانی کارەبای ئەم 4 ڕۆژە هەتا ئەمڕۆ بڵین حوتی مانگە شەشی مانگە کارەبای نیشتیمانی زۆر باش بووە ئەگەر بەم شێوازە بڕوان نرخەکە کەمە بێتەوە ئەگەر بە شێوازێکی تری کارەبا خراپ بێت دڵنیا بە نرخ بەرزە بێت. تخوا کاک تاریق لەسەر پرسی بەرزبوونەوەی نرخی گاز هۆکارەکەی چێکە لە ئێستا نرخی گاز بۆ ڕادێ بەرز بۆتەوە؟ نازانین هۆکارەکەی چی؟ کاریگەری جیهانیەکەی لەسەرە؟ نازانم چکە گاز خۆ لە شووە بۆمان دێ گاز لای خۆمان پاڵاوگەمان هەیە یا لە ئێرانەوە دێ یا لە لاناسەوە دێ لە کۆمپانیای کارۆ لە هەولێرەوە دێ هۆکاری گرانبوونی ناتوانێت بڵێ ئێمە چی کارەکەیمەوە نازانین گاز لە 1000 دینار بۆ سەرەوەیە ئەگەر هەتا گاز نرخی کەم بێت پارەی مۆلیدە کەمە بێتەوە. باشە ئەم نرخی کە لە ئێستادا هەیە لە هەموو شارەکانە وەکو یەکە نیشان کردی نرخەکە جیاوازە؟ نا ئێمە وەکو پارێزگای سلێمانی کە نرخدا ئەنین دوای ئەوە قەزا و نەحیەکان لەسەر پارێزگای سلێمانی نرخدانن هەولێر بەجیا دهۆک بەجیا هەر کەس بە گوێرەی پێدانی کارەبای مۆلیدەکان سیاردانێن. باشە بابەتێکەیە کە لە وەرزی هاویندا جیاوازیەکەیە لە دابشکردی کارەبای نیشتیمانی لە شارەکاندا. ئەم جیاوازیە و دەوترێ لە ناو شاری سلێمانیدا لە وەرزی هاوینە کارەبای نیشتیمانی زۆر کەمە بێتەوە کارەبای مۆلیداهلیەکان زیاکە ئەمە بزانم ئێوە لە ناو بابەتەکان فعلەن ئەم بابەتە هەیە؟ من لەسەر کارەبای نیشتیمانی ناتوانم چکە هیچ کارەبای مۆلیداهلیەکان لە هاوینە زیاکە بەڵێ هەموو کاتێکی وەرزەکان کی زیادەکە مانگی 6 7 8 9 ئەم 4 مانگە نمونەی هەموو ساڵەکانمانە زیادی کردووە لە شاری سلێمانیە کارەبای پێدانی مۆلیداهلیەکان زیادی کردووە 11 کارەبا کەمە بێت لەگەڵ چەند دوو لەگەڵ سەیە تا 4 تا 5 ئەو دوسێ مانگەژ یعنی لە ساڵەکە 6 مانگ کارەبای نیشتیمانی خراپە زۆر بەڵام 6 مانگی تر باشتر ئێستا لە 2019 لە مانگی 5 لە شاری سلێمانیە 1 دینار لە هاوڵاتی وەرنەگیرا داتامان لایە یەک هاوڵاتی 1 دیناری نەدا بۆ کارەبای نیشتیمانی لە مانگەکەی خاوەنمەلدە 9 کاتژمێر کارەبا بڕابۆش کێشەی مەحاویلەیەکە بووە سیانەیەکە بووە کارەبا 24 سەعات بووە نەشتوانە دینارێک وەرگێ ئەمە نمونەیەکە ینی کارەبا بەڵام بەداخەوە ئەو خراپبوونەی کارەبا بەس 2010 بەم شێوازە کارەبا خراپ بووە ئینا لە 2010 کە دیسان مۆلیدە دانرایەوە هەتا ئەم ساڵ کارەبا بۆ شێوازە خراپ نەبووە. ڕەنگە زۆر جار بوو ترێکە ئەم نرخە دیاری دەکرێت ڕاستەوخۆ لەلایەن بەرپرس یاخود مۆلیداهلیەکان خۆیانەوە نرخەکان گۆڕانکاری بەسەردا بێت ئەمەوێ بزانم ئەم گۆڕانکاری کە لە نرخەکانە ئەکرێ هەماهەنگیتان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارە ئیداریەکانی سنووری پارێزگای سلێمانی بە هەماهەنگیە؟ بەڵێ ئەو نرخە چەمان هەموو خاوەن مۆلیدەیەک گرێبەستێکی هەیە مۆڵەتی هەیە لە شاری سلێمانیە بەم شێوازەی خاوەن مۆلیداهلیەکان مۆڵەتی هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی داتایەک کراوە لەسەر تێچووی خاوەن مۆلیدەیەک لەسەر مۆلیدەیەک بۆ نمونە 500 kVA مولدێکی 500 kVA لە ساعاتێکا چەند لتر گاز ئەخوا و مەساریفی چەندێکە چەندێک فیلتەری ئەوێ بیگۆڕی چەندێ ڕۆنی ئەوێ بەرمیلی ڕۆن پێشتر بە 450 تا 500 هزار بۆ ئێستا بەرمیلی ڕۆن بە 1200 دینارە یا ئەف میلیۆنە 200 هزارە یعنی ئەمانە لەسەر ئەم داتایە هەمووی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و لەگەڵ سێ ئەندازیاری بەڕێزدایان ناوە ئەوەی کە ئەمانە سابتن ئێستا بۆ نمونە نرخی دۆلار کە دانراوە بە 120 هزار دانراوە ئێستا نرخی دۆلار 148 هزار عشیا یەدەگیش هەمووی بە دۆلار ئەکڕی
و تۆ فرۆشتیش نیش بە دینارە یعنی پارە بە دینار وەرەگری لێرە هەمیسانم خاوەن مۆلدەکە زایرۆمەند دەبێت لەبەر ئەوەی عشیا یەدەک هەمووی دۆلارە ڕۆن بە دۆلارە کڕێ عشیا یەدەکی هەموو بە دۆلارە کڕێت لێرە بە کارەباچ بە چیە فرۆشێ بە دینارە فرۆشێ بۆ نمونە ڕۆن کە بە 450,000 بە 100 ملیۆن و 200,000 بە هەمان شێوە یعنی ئەمانە هەمووی سابتە ئەوەی لە مانگانەیە گۆڕانکاری تیا بکرێ غیری پێدانی کارەبای نیشتیمانی کە کەمی کردووە سعاتی مۆلدەهلەکان زیادی کردووە و لەگەڵ نرخی گازە ئەو دوانە گۆڕانکارینە نەخاون مولدە ئەتوانێت نرخ زیادکە نە ئەتوانێت کەمیکە هەتا ئەو پسوڵەی ژوەر نەگرێ بە هیچ شێوازێک ناتوانێت 1 دینار لە هاوڵاتی وەرگێ مەگەر هاوڵاتێک جاری وایە خۆی ئەچێتە لای مۆلیدەکە 1-2 ڕۆژی ماوێ بۆ سەری مانگ ئەڵێ من بارێکم ئەڕۆم لەم گەڕەکە نامێنم پارە ئەدا ئەینا بۆی 1 دینار وەرگێت تا ئەو کاتە نەبێت. باش کاخەفور کاک تاریق ببوورە سەبارەت بە غاز کە بەکارهێنرێت بۆ مۆلیدەکان بەدیلی ئەمە چییە گەر گاز بەکارهێنرێت چی دیکە بەکارهێنرێت؟ غاز نییە ببوورە گاز هیچ شتێکی تر نییە مۆلیدات هەمووی بە گازی ئیشەکات هیچ شتێک نییە ئەنێ تۆ ئێستا بۆ نمونە بڵێ مۆلیدەگەر بە غاز ئیشی بکردایە بە غازت تێ بکردایە بەڵام هەمووی هەرگازەوە بە گازیشی شەکات. بەڕێز تارق سەمین سەرۆکی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانی سلێمانی لێرە ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوونت مادوو نەبی.